ڕێبەری مافە شارستانیەکانی ئەمریکا مارتن لوتەر کینگ دەڵێت هەموو ئەو شتانەی لە جیهاندا دەکرێت بە ئومێدەوە ئەنجام دەدرێت، کەواتە لە پشت هەموو خەون و داهێنانێکەوە هیوایەکی گەورە خۆی حەشارداوە. لە واشنتنەوە سڵاوتان لێبێت. زایاڵەی ئەم جارەش پڕە لە هیوا. بینەرانی خۆشەویست، هەمووتان ڤیستیڤاڵی هەناری هەڵەبجەتان بینی کە چۆن بەرووبوومی ئەم ساڵ وەک دەنگی هەنار ڕازان بیەوە ئەو شارە. هەواڵە خۆشەکە ئەوەیە چەند ساڵە ئەم هەنارە جوانە لەم وەرزی پاییز و خەزانەدا دێتە بەرهەم، بەڵام نەتوانرابوو بکرێتە بەرهەمێکی نیشتیمانی بەهێز و ڕەوانەی دەرەوە بکرێت. بەڵام ئێستاکە هەناری هەڵەبجە خەونی جوتیارەکانی هێنایەدی. لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 6,000 زەوی بە هەنار چێنراوە. ساڵانە 25 بۆ 30,000 تۆن هەنار بەرهەم دێت. ئێستا هەڵەبجە دەستی بە هەناردەکردنی هەنار کردووە لە ڕێگەی کۆمپانیای کوردستانەوە. لە بەڕادی گەورە هەنار و ڕووبەهەنار و شەربەتی سروشتی هەنار کۆ دەکەنەوە و دواتر بەرەو دەرەوەی وڵات هەناردەی دەکەن. ئێمە کۆمپانیای هەناری کوردستان ڕۆژانە لە نزیکی 30 باخدا کار دەکەین و چەند گروپێکمانەیە، چەند گروپێکی کرێکارمانەیە. ئەم گروپانە دابەشن بەسەر 5 گروپە. گروپێک لەناو باخەکان تەنها هەناری جوان و هەناری ناسکلێکاتەوە و ئامادە بکرێت بۆ پاکێژی. دوای کات درێتە گروپێکی کە دەیکاتە ناو مەقەباکانەوە و بە شێوازێکی جوان ڕێکەخرێ و ئەنرێتە وڵاتانی دەرەوە، بە تایبەتی وڵاتانی ئەوروپا. لەم دوایانەدا بڕی 22 تانمان ناردە وڵاتی ئینگلتەرا و بە خۆشحاڵیەوە دڵێن پێشوازیەکی زۆری لێ دەکرێت. ساڵانە لە هەڵەبجە فستیڤاڵی هەنار بۆ بەرهەمە ناوخۆیەکان بەڕێوە دەچێت. ئەو هاوڵاتیانەی کە خاوەنی هەنارن کەپری تایبەت بە خۆیان دادەنێن و هەنارەکانیان دەفرۆشن. بەڵێ لە ڕاستیە ئەم پێشانگایە دەوری خۆی هەبوو و گروتینێکی باشی هەبوو بۆ ئێمەش و بۆ خەڵکی دەرەوەش تا حدێکی زۆر باش بەرهەمەکانمان ساغ بوویەوە بە نرخێکی گونجاو و ئینسپادێکی باش بۆ هەردوولا تا حدێک باش بوو. لەم ساڵدا و تەنها لە ماوەی 2 ڕۆژی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەدا وەک سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە دەڵێن زیاتر لە 120,000 هاوڵاتی سەردانی فستیڤاڵەکەیان کردووە. دەیانەوێت هەم بازار پەیدا بکەن و هەمیش بەرهەمەکانیان بناسێنن. ئەمە بۆ ئێمە دەستکەوتێکی باش بوو بۆ فستیڤاڵەکە بۆ بەروومی ناوخۆی. ئەمە پێمان ئەڵێ هەنگاو بە هەنگاو فستیڤاڵەکە ئەچێتە پێشەوە فراوانترە بێت و سەبارەت بۆی کە ئێمە ئایا ئاماج لە فستیڤاڵەکە بەڵێ ئاماجی سەرەکی فستیڤاڵەکەمان بە بازارکردنی بەرووبوومی کشتتوکاڵی ناوچەکە و کاری دەسیە و لە هەمووی گرنگتر بە بازارکردنی بە هەناری هەڵەبجێ بۆ دەروی کوردستان. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە خۆیان دەڵێن هەناری هەڵەبجەیان ناردووەتە دەرەوە بۆ ئەوەی توێژینەوەی لەسەر بکرێت و لە داهاتوودا کار بۆ هەناردەکردنی بکرێت. هەناری هەڵەبجە کە هەنارێکی زۆر گرنگە، تایبەتمەندیەکی زۆر گرنگی هەیە، هەمیشە لە پێشانگا نێودەوڵەتیەکانە پلەی یەکەمی بەدەستێناوە کە لەگەڵ وڵاتانە تەنسیقیان کردووە هەناری هەڵەبجە بە تایبەتی بنێرێتەوە و توێژینەوەی تایبەتی لەسەر بکڕێت و ئەو کاتە ئەو بڕهەناری کە بەرهەمیەت ساڵانە لێرە بە تایبەتی بنێرێتە دەرەوە. لە هەڵەبجە هەناری شیرین و ترش و لاڕەشە و مەلەسی و کەوە هەنار و چەند جۆرێکی دیکە هەن. بەڵام کە هەنارەکان پێدەگەن جوتیارەکان بەهۆی زۆری بەرهەمەکەوە نرخێکی باشیان دەست ناکەوێت. لە ئێستاشدا هەناری هەڵەبجە نرخەکەی لە نێوان 500 بۆ 1000 دیناری عراقیدایە. ئەو نرخەش ماندووبوون و ئەرکی ڕنینەوە و کۆکردنەوەی هەنارەکە بۆ جوتیارەکە دەرناهێنێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. خاوەنی دەیان پیشانگای تایبەت و هاوبەشە لە ئەوروپا و لە کوردستان. بەشداری چەندین چالاکی شارستانی هونەری کردووە. چەند ساڵە لە لەندەن دەژی.
بەڵام بە خەمێکی گەورەوە لەگەڵ هاوڕێکانیدا سەرقاڵی نووسینەوەی جوانیەکانی شاری هەڵەبجەن بە تابلۆ و مێژووی شارستانی و فەرهەنگی و ئەدەبی هەڵەبجە لە گوڵدانێکدا کە گوڵدانێکی فەرهەنگیە بە ئینگلیزی بڵاو دەکرێتەوە. هونەرمەند مەریوان جەلال میوانی زایڵەیە. مەریوان جەلال بەخێربێی بۆ بەرنامەی زایڵەی دەنگی ئەمریکا هەربژین. زۆر سپاس کاگاسۆجان، چاومان ڕوون، زۆر سپاس بۆ ئەم دیدارە. زۆر سپاس دەکەم. هەڵبەت کاک مەریوان کە گۆڤارەکەم بینی گۆڤاری هەڵەبجە یان گەڕانەوە بۆ ڕۆژە زێڕینەکانی هەڵەبجە، هەڵبەت سەرسام بووم بەوەی کە ئێوە توانیتانە بگەڕێنەوە بۆ ئەدەب و شارستانیەت و هوەری هەڵەبجە بەر لە کیمیاباران و هاوکات باسکردنی ئەو دیوە شارستانیە بە زمانی ئینگلیزی. ئەمە چەند کاریگەری هەبووە لە ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیا، هاوکات چەند کاریگەریشی ئەبێ لەسەر دروستکردنی پەیوەندیکی جوان لە نێوان هەڵەبجە و ئەوروپایە یان هەڵەبجە و بەریتانیایە؟ بەڵێ، سەرەتا سواستانەکەم بۆ ئەو کێشەجێ جوانە. بەڕاستی ئەو گۆڤارە کە سەرەتا وەکو بیرکردنەوە لە پێشانگایەک بوو کە زۆر لەمە گەورەتر و زۆر با بڵین کاری فۆتۆگراف و هونەرمەندان و ئیشە شتە دۆکومنتەرەکانی تیا نمایش دەکرا، بەڵام بەهۆی ئەم بارودۆخەی کۆرۆناوە هەموو شتێک وەستا و نەمانتوانی درێژە بەو کچالاکیە بدەین. بەڵام ڕۆژانە کە میتینە کرا و باسمان لە بابەتەکانە کرد، ئەوەی جێگای خۆشحاڵیە بیرۆکەیم کارە ئەم گۆڤارە لەلایەن بەڕێز دڵەخان دڵە موراد هاتە پێشەوە. بیرۆکەی بابلین پێشانگاکە بچووکرایە لەم گۆڤارەکە یەک ژمارەیە، تەنها وەکو بابلین یەک ژمارەی دانسقا ئەمێنێتەوە. دڵەخان وەکو سەرپەرشتیاری هەموو ڕێکخراوی گوڵان و وەکو دایرەکتەر و وەکو بیرۆکە ئەو سەرپەرشتیاری ئیشەکەیە کرد. ریچارد وڵتن ئەو ریچارد کوێرەیتەی بابلین پێشانگاکە بوو، بەڵام بۆ ئەمە دیزاینەر و کوێرەیتەی بابلین ئەم گۆڤارەیە. و هەروەها سارا بێنجۆ ئەویش کە مانەجەری ڕێکخراوی گوڵانە. ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە بەڕاستی ئێمە ویستمان شتێ پیشان بین لە هەڵەبجەیە کە بوونە کە زۆر کەس لە نەوەری تازەش بابلین لە بەردەمیان نەماوە، ئەویش بیرخستنەوەی ئەو ڕۆژە زێڕینانەی هەڵەبجەیە. بەڕاستی ئەرکی زۆری ویست، خۆ دەزانی هەڵەبجە لە کارەسات دوای کارەسات بەسەریا هاتۆ و زۆربەی ئەو ئارشیفە دەوڵەمەنەی کە هەی بووە هەمووی لە ناوچۆ و نەماون، بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک لەو فۆتۆ و بابلین ئەو بەسەراتانە لە ڕێگای کەسانی کە خۆیان ئێسانیشتە جێ هەڵەبجەن و یاخود لە دەرەوەن یا لە بابلین لە دنیا بڵاو بوونەتەوە توانیمان ئەو پەیوەندیانە دروستکەینەوە و کۆمەڵێک چیرۆک و کۆمەڵێک بەسەرهات و کۆمەڵێک زانیاری تازە بخینە ناو ئەو گۆڤارەوە کە بەڕاستی کارێکی زۆری نزیکەی ساڵ زیاتر ئێمە ئیشمان لەسەر ئەم ئیشە کردووە، هەروە بە ئاسانی نەهاتوتە بەردەم. ئەوەی کە زۆر جێگای خۆشحاڵیە سەرەتا بیرکرایەوە کە وەکو ئۆنلاین بێت، یعنی بە شێوەیەکی PDF لەسەر ئۆنلاین، بەڵام ڕێکخراوی گوڵان وتی ئێمە توانین خۆیان چەند نسخەیەک وەکو کۆپی لە بەردەستی خەڵکا بێت. ئەوەش کە بەڕاستی جێگای خۆی گرت، کۆمەڵێکی زۆرمان ناردەوە بۆ کوردستان، هەرچەند زۆر کەس داوایەوەیەکرد بۆ بە کوردی نیە، بەڵام پەیامەکەی ئێمە بەڕاستی لێرەیە گەیاندنی ڕۆژە زێڕینەکانی هەڵەبجێ بە خەڵکی ئەوروپا. ئێمە هەڵەبجە بناسێنین کە هەڵەبجە چۆن بووە، کە شانۆ، شێوەکار، سینەما، ئەدەب کە شاری شاعیرانە بەڕاستی ئەمانە بگەینە خەڵکێک کە ئەمڕۆ لە دنیاە هەڵەبجەی بەس بە چیمیاباران ناسیوە.
بەڵام ئێمە لەم دەرگایەوە و لە دەرگای پێشانگاکەشەوە ئەگەر ئەم بار و زروفە یارمەتیمان بات بەڕاستی لە ساڵی ئایندە ئێمە خۆ ئامادەکەین بۆ ئەوەی کە پێشانگاکەش بکەینەوە پێشانگایە کە پڕ بێت لەم شتانە و بتوانین کۆمەڵێک دۆکومنتاری و ئەگەر هەروەگەڵێم کە ئەمەنێ ئەم بار و زروفە نازانین چی بەسەریە بەڕاستی بەڵام خۆشە ئەگەر کۆمەڵێک دیدار و گفتوگۆ لەگەڵ خەڵکانی هەڵەبجە خۆیان بکرێت و لێرە جارێکتر لە پێشانگاکان نمایش بێتەوە. زۆر سپاس کاک مەریوان جەلال بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایاڵی داهێنان. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دیدارە جوانە. دەمەوێت هەندێک شتی بچووک ڕزگار بکەم. شتەکە هەر پەیوەندی بە ئەمڕۆ نییە، بەڵکو ئەو ترسە گەورانەیە کە لە داهاتوو هەمە. بەختیار عەلی لە کەشتی فریشتەکاندا وا دەڵێت. با بڕۆین بەرەو هەولێر. فێرگەیەکی فۆتۆگرافەری و فێربوونی کامێرەی ڤیدۆ و کاری پرۆفیشنەڵی میدیایی هەر لە فێربوونی ئامێرەکانەوە تا کڵێشەسازی و بەرەمهێنان و کاری هونەری هەنگاوێکی نوێی شارستانی و هونەریە. فرێمینگ فێرگەیەکە بۆ وێنەی ڕۆژنامەوانی و چاڵکی هونەری و کللتوری و کۆبوونەوەی گەنجانی خاوەن بەهرە و پسپۆر لە بوارەکانی فۆتۆگرافی، میوزیک، شێوەکاری، نووسین و ڕاگەیاندن. کردنەوەی فێرگەی فرێمینگ لە بواری وێنەی ڕۆژنامەوانی بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە کە هەیە لە بواری ئەکادمی فۆتۆگرافی بە تایبەت لە بواری ڕۆژنامەوانی. فکرەی ئەوەی هات کە مەسەڵەن لەسەر داواکاری هەندێک لە فۆتۆگرافەرەکانیش کە زۆربەیان کە پرسیاریان دەکەن ئەوێ شوێنێکمان نییە بۆ فێربوون یان مەسەڵەن پرسیار و شتیان هەبوو لە بواری وێنە و فۆتۆ. ئیترمە بێمان لێکردەوە کە فێرگەیەکی دانین لەگەڵ چەند برادەرێکی هەر کە اختصاسیان فۆتۆیە. ئیتر ئەو سنتەرە بوویتە شوێنێک بۆ کۆکردنەوە ئەو فۆتۆگرافەرانە ئەو گەنجانێکی حەزیان لە فۆتۆیە. وای لێ هات کە فۆتۆش بۆ پردێک بۆ هونەرەکانی دیکە وەکو شێوەکاری میوزیک ئەوانە زۆربەی ئەو گەنجانێک کە دێنە ئێرە هەندێکیان فۆتۆگرافەر نینە بەڵام حەزیان لەو شوێنەیە کە شوێنێکی جوانە و فەرەحە. ئیتر دێ حەزیان لێ کە میوزیکە شێوەکاری ئیش خۆیان دەکەن. لە فریمنگ چەندین گەنج فێری هونەری وێنەکێشان و فۆتۆگرافی کراون و ئێستا لە شوێنی جیاجیادا کار دەکەن. یەکێک لەو کچانەی کە سوودی لە فریمنگ بینیوە ئێستا پێشانگەیەکی کردوتەوە لە ناو فریمنگدا وەها دەڵێت. مارەزەکەم بە تایبەتی ئەو ساڵە هەموو تیمی کوردی تێدا هەیە. پرۆفایلی ژن و پیاوی کورد، عرب، ڕقسی کوردی، شایی ئەو بابەتانەیە. یەکەم جار کە فێر بووم ئەمن بێزگەلەوەی ئیشی دیجیتال دەکەم، ئیلەسترۆیشنی دیجیتال، ئیشی فۆتۆگرافیش دەکەم. یەکەم جار ئەمن ینی فێر بووم کە کوو کامێرێ بگرم لە فرێمینگ سکول فێر بووم. فریمنگ توانیویەتی کار لەسەر پرسی ئافرەتانیش بکات وەک خۆیان وتیان لە ڕێگەی ئەنجامدانی چەندین چاڵاکی جۆرە و جۆر. هەروەها بووەتە ناوەندێک بۆ کۆبوونەوەی ڕۆشنبیران، هونەرمەندان و لاوان کە چەندین دانیشتن و گفتوگۆی کراوەیان بۆ ئەنجام درراوە. کاری سەرەکی ئەم فێرگەیە قوتابخانەیەکە بۆ فێربوونی خەڵک و هاوڵاتیان وەرە پەرەپێدان بە تواناکانی فۆتۆگرافەران بە شێوەیەکی گشتی بە تایبەتی تریش
فۆتۆگرافەرانی ڕۆژنامەوانی ئەمە کارە ڕێی سەرەکیەکەمانە لە ڕاستیە بەڵام لە تەنیشت ئەمەوە دەیان جۆری کاری ترمان هەیە بە کۆمەڵێک تەکتیک و شێواز ئەیبین بەڕێوە یەک لەو ڕێیانە کردنەوەی وۆرکشۆپ و کۆرس و دەوراتە بە شێوەیەکی گشتی یەکێکی تر لەو تەکتیکانە پیشاندانی فیلم و بەشداریکردن لە پێشبڕکێ نێودەوڵەتی و لۆکاڵیەکان یەکێک لە تەکنیکەکانی ترمان کردنەوەی پێشەنگای فۆتۆگرافیە بۆ فۆتۆگرافەران دروستکردنی پێشبڕکێی وێنەیە بۆ هاوڵاتیان بۆ فۆتۆگرافەران جێی باسە جگە لە چاڵکی جیاجیا وەک سیمینار کۆڕی شعری نمایشی فیلم و ئێوارە میۆزیک هاوکات فریمنگ کار بۆ نیشاندانی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی دەکات ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر خانمێک لە مووسڵ لە ناو کوپەڵەی شوشەی سەرکراوەدا ڕووەک و گوڵەکان بەخێو دەکات ئەم داهێنانە هەوڵێکی جوانە بۆ بەخێوکردن و برەودان بە بەرهەمی باغداری و ڕازانەوەی گوڵزارەکان بە شێوازێکی نوێ و سەرنجڕاکێش کاوە عومەر بۆ زایەڵە سەردانی ئەم خانمەی بۆ کردین ئارەزوویەکە جێواز و دەکمەند بوو یەکەم جار لە سنوورێ پارێزگەهانەی نەوا ژنێک داهێنانێکی لەسەر دەهان جۆرێن ڕووەکی دکەتن و دە ئەنجامدا زێدەتری 40 جۆرێن ڕووەکان دە تاقیکردنên wêda بسەر کەvin li destpêkê çend mistên axê dikete nav şûşekê da û ew ڕووەکên hatîne taqîkirin di nava evê axê da çînîtin û derê şûşê bi temamî digirîtin da ku batê ran neçîtin bê avdana evî ڕووەکî û bê tîruşka rojê ev ڕووەke werarê diketin û ڕûnahiya gulopekê û di heman demda dibîte ciwankariyeka balkêş di nava mal da. فكرتي زراعة نباتات داخل أحواض الجارية. داهێنانا min ew e çandina ڕوەکان di nava şîşan da. Ev şîşetgirtîne nepêtivî bi avê yan tîruşka rojê nabît. Ev dahênane destpêkê ji şîşekî pêk dihêt û di axêt gemetê da û dest bi çandinê dikem. Beşek ji ڕوەکên bersîberê yan ڕوەکên bistirî û beşek jî ڕوەکên dî ev hemî dikevine çarçûvê karê min da. Demê ez çandinê bi dawî dînim, ez dest pê dikem bi reşandina hindek berên rengarenk li ser axê. Da ku ciwankariyekê bidet. û li dîv de ez derê şîşeyê baş girim da ku rutubeta xwe parêzît û hewayê û duamoksîdî karbonî. Nebra Salim derçûya zanistên endaziyariye beşê daristanan lê zanîngeha Mosilê piştî bawername bi destxove înay dest bi evî karî kiriye ji ber ku nehatiye damezrandin lewma nûke bûye jêderê jiyana malbata wê û rojane daxwazî li ser berhemê wê hene. إضافة إلى أنا متزوجة. ئەتیاشوگیری me min du zarok hene û min erkê mal jî hene belê ser rayevê çendê min dahênana xwe kir we serkeftim. û nûke bû min wekû projek ye. Ev e baştirîn xwiragirî bû min kirî di temenê xwe da. Her wisa her jinekê çi zirek hebît yan projek hebît bila dûdil nebît û ekser dest pê biket. Eger ser nekez jî kêşenîne bila berdewam bît. Heta nûke evê jinê zêdetirî 200 şûşan dirist kirîne û beşê here zor hatîne firotin û daxwazî li ser evancore mezheriyan ji başûr û navarasta Iraqê jî botên û beşdarî di mihrecana karên destî da kirbû li Mosilê. Kawa Umer dengê Emerîka, Mosil. نووسەری ئەمریکایی بەڕەگەز لوبنانی جوبران خەلیل جوبران دەڵێت هونەر هەنگاوێکی ڕوون و ئاشکرا و زانراوە لەبارەی ئەو شتانەی کە ئاڵۆز و شاراون. نواندنی شانۆ و هونەری شانۆگەری لە شاری سلێمانیدا مێژوویەکی پڕداهێنان و پڕبەرهەمی هەیە. گروپێکی شانۆیی شانۆیەکی یەک کارکتەری بە شێوازێکی نوێ پێشکەش دەکەن. ڕێباز مەجید بۆ زایەڵە ئەم راپۆرتەی بۆ ناردن. ئێرە شاری سلێمانیە و نمایشێکی شانۆیی پیشان دەدرێت لەژێر ناوی فڕین بە ناو خۆڵەمێشدا. شانۆیەکە تیشک دەخاتە سەر چەندین پرسی جیاواز لە کۆمەلگا و لە ڕێگای پیشاندانی شوێنگەی شانۆ و شانۆکار لە ناو کۆمەلگەدا سەرنجی بینەر بۆ پرسەکان ڕادەکێشێت. جیاواز لە شانۆ باوەکان ئەم جاریان کارێکی مۆنۆدرامای و تەنها یەک ئەکتەر شانۆیەکە نمایش دەکات. ئەمەش کۆمەڵێک ئاڵنگاری جیاواز بە دوای خۆیدا دەهێنێت.
ئەکتەر ئەرکێکی زۆرتری ئەکەوێتە سەر و وزەیەکی زۆرتری پێویستە و سەلیقە و تەکنیکێکی زۆری پێویستە بۆ بەرجەستەکردنی ڕۆڵەکە. هاوکات لە ڕووی دەرهێنانەوە من بۆ خۆم بیرۆکەکەم وا بووە کە هەوڵ بم دەرهێنانێکی تەقلیدی نەبێت کە زۆربەی کات ئێمە بۆ مۆنۆدرامای ئەبینین کە زۆر جار دەرهێنانێکی بازنەیە واتە کارکتەرەکە بە بەردەوامی لە ناو بازنەیەکە ئەسوڕێتەوە سنتەرێک هەیە و بەردەوام ئەو یاریە لەو دەوروبەراکە ئەوەی کە بۆ من گرنگ بووە ئەم ئیشێکی بە زۆر لە جۆرەکان لاکێشە و پان بێ بکرێتەوە. لە مۆنۆدرامایە تەواوی حیوارەکان وەکو خۆت و تێ تەواوی کارکتەرەکان لە لای یەک کەس کۆ بێتەوە و یەک کەس بەرجەستەیەکات دەبەرەوە توانای زیاتری ئەوێ و ئەنێرژی زیاتری ئەبێ تیاسەڕف بکرێ و خۆ ئامادەکردن و خۆ سازدانی زیاتری ئەوێ و پرۆڤی زیاتری ئەوێ بە نمونە تۆ کارکتەرێکی کلاسیک ئەداکەی بێ بزانی وەستانی ئەم کارکتەرە چۆن بووە شێوازی قسەکردنی چۆن بووە و دواتر هەر کارکتەرێکی تر کە تۆ ئەدایەکەی ئەبێ لە ناو گەڕانەکان تا بەشێکی زۆر لەوەت کەشف کردبێ کە مامەڵەی ئەم جۆرە لە کارکتەر چۆنە. دەرهێنەری شانۆیەکە پێی وایە کە ئەم کارە دەتوانرێت و پلانیان هەیە لە داهاتوودا لەسەر شەقام نمایشی بکەن. تەنانەت سەرەتاکانی کارکردنمان لەم ئیشە بیرۆکەمە بوو لەگەڵ هاوڕێم گۆرانامی کە ئەسڵەن ئەم ئیشە کارێک بێ بۆ سەر شەقام بگونجێ. وەگەر دیقەتی کارەکەش بن لەسەر ئەم ستەیجەکە نمایش کراوە ئێمە تەنها لەو فترەی کە لەم هۆڵایە بووین هەندێک گونجاندنمان بۆ کردو لەگەڵ شوێنەکە. ئەگەر نا ئەگەری هەیە لە داهاتوە بتوانین لە شوێنی جیاواز ئەم کارە نمایش بکەین و هیچ گرفتێکیشی بۆ دروست نەبێت. گەرچی بەشێک لە ئامادەبووان پیان وا بوو کە شانۆ بەڕادەی پێویست گرنگی پێ نەدراوە و بەشێکی بەرچاوی هەوڵاتیانی هۆشیاری و حەزی پێویستیان نییە بۆ شانۆ بەڵام کاری لەم شێوەیە و لە ئەستێکی باڵادا خاوەن گرنگی و پێگەی خۆیەتی لە بەرەو پێشبردننی هونەر و شانۆ لە ناوچەکەدا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. زۆزان عفرینی تەنها ئازارەکانی عفرینی لە ناو دڵدا هەڵ نەگرتووە بەڵام ئەو وەک خانمان ڕۆمان نووسێک بە خەمێکی گەورەوە دەنووسێت. ئەم ڕۆمانە قوڵبوونەوەیە بەناو ئازارەکانی خەڵکی عفریندا لەسەر وەختی داگیرکردن و کوشتارەکانی هێزی لەشکری تورکیا و گروپە توندڕەوەکان. عفرین نامە نووسینەوەی جوانی و ئازارەکانی عفرینە. کوچبەریە هەستێن من تەقاندن هەڤوو کازوزان محەممەد ڕوومان نوویسا عفرینیە. کوبەریە کوچبەریە بە 10 ساڵان دەست بە نیوساندنەی کردبوو لێ ڕووماناوێ ئایەکێ بە شەرت و مەرجێن دووربوونا ژوەلێت بە زمانی کوردی پشکەوی کوزوزانە 281 ڕووپەڵاندە سەرپێهاتیە ئێریشان سەر عفرینێ هوناندیە. عفرینامە هەست و فکر و دیرۆکە عفرینێ دیرۆکە خەمگینی عفرینێ. يعني ما باور نكر او قص هيز دمدو هابا وازي كونه مثلا دار بخينم براستيجي باندوري كوچبري پر لسر مكر فاف هيزو جي جمرا كر وقت تاقيني وتاقوند جي د شخصي في رومانه ده تاقوندن زوزانا كو بزمان عربي دي نويسان پشتي كو او فيري كردي دبه ايدي بريار دستينا كو بزمان خويزك ماكي در برينه و تفي كوي اندزياري خانديه لي بفيربونا كردي را او د پجرینه ببه ماموسته داکو کردی فێری خواندەوانان بکە و از بیم حیش نه سال 2012 هنده اب زمانی کردی دادم خواندن فێری زاروکا دکمیانه فجبو وارن خواندن کردی بکن فپشتی ویجی آنها جی ذاتی انجام بیلیه داغه تین پرتوکخانه پرتوکان دبن خواندکاری من تین مثلا پرتوکی من دخوازن از دیاری وان دکم فجبو من یعنی کیف خاشیه که پرمازنه و من انجام کی جوی خواندن 2012 هنده و تحدیه کو مکریه من انجام جی گرتیونه زوزان پر جاران بی پشگرد ماج بر مالبا تاوی مراغ دکر او تنه بوار خواندن خورم جول ببه لی زوزانه به وین دا پی مراقا خواه و ایرو لدر بدربونه خودی گلک برهمه که هنک جوان چابونه و یه دنجی لسرینه رومانه یکمی من نویسم زمان عربی بی فراش البحیره بی ناوی خواه ذات اول عفرین ما ایدو دیجی قرق او بی عین بالوت بی عین بالوت جی الجامعه حتى انا هاز دي نفسينا و اي سي جي قرق قاتی بی د چاپه دایا و اي چاره جی عفرین معايا و اي پنجه جی ذاتی مبداوی کریه و د مهسسی دا و چاپ ببین مبداوی ببین خلاص بعد چاپه را درکوه و اي شاشه جی مازمیش کری و مدنیوه داش سکناندی هاوجی کردیه سر کامپه هاوجی
زوزانە ئەفرینی کوبرومانە نویسکارێ کوردی ئەلمازگونەی پر باندور بوو هینج چاخاک و ئەو خاندەوان بوو نەها ئەو خودی gelek berhemên ku bi zimanê Kurdî ne û bi vê yekê ew dibe romannivîsa jin ayekê li çiyayê Kurmênc lê behreyên zûzanê pirin ku ew ê neyan dinexşîne helbestan dinivîse û xwedî dengekî xweş e. وقتی جاویم جاوی جکن بلبی خاچب کم ناس مکن ناکه ناکه رندام ناکه نوروز رشو دهنگی ئەمریکا بەڕەنگاربوونەوەی ئاڵنگاریەکان بەتەنها ئازایەتی نییە بەڵکو هونەر و زیرەکی و خەونێکی گەورە لە پشتوێتی گەنجێکی نەمسایی سەما بەسەر شەپۆلە ترسناکەکانی زەریادا دەکات. ئەم هەفتەیە لە کەنارەکانی پورتگال سیڤەر سپاستیان سیۆرنەری نەمسایی بوو بە یەکێک لە بەهێزترین و خێراترین وەرزەشوانی خلیسکێنەی سەر شەپۆلەکانی دەریا بەهۆی بەڕەنگاربوونەوەی گەورەترین شەپۆلەکانی جیهان لە مێژوودا. لە پرایە دۆنۆرتی لە نزیک گوندێکی بچووکی نازەری لە پۆرتوگال کە 130 کیلۆمەتر لە باکووری لشبۆنەوە دوورە تاکە شەپۆلێکی گەورە نامۆ زەریاکە دەهێنێ و دەبا. لەو ڕۆژەدا گەردەلوولێکی ئەتلەسی گەورەی دروست کرد کە لە ماوەی ئەو 5 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. ستیودنەر تاکۆ ئیستا بۆ ئەوەی دڵنیا ببنەوە لە وردبوونەوە و خۆ ئامادەکردن بۆ شەپۆلە گەورەکان. زۆر بە کورتی ئەرستۆی فەیلسوفی گریک دەنووسێت هیوا خەونێکە وەک ئەوەی بەخەبەر بیت و خەون ببینیت. تا زایڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.